پەرلەمانی کوردستان بۆ 2 ساڵ دەچێت بۆ هۆی ڕێگریکردن لە سەرۆکەکەی پەچی کەوتووە و هیچ کۆبوونەوەیەکی ئەنجام نەداوە. پەرلەمانتارێکی بزوتنەوەی گۆڕان لە سەرکاراکردنەوەی پەرلەمان دەڵێت لەگەڵ ئەوەن دۆخەکە بگەڕێتەوە بۆ پێش دوورخستنەوەی سەرۆکی پەرلەمان و پەرلەمانیش بەبێ مەرج کارا بکرێتەوە و بە هیچ شێوەیەکیش لەگەڵ ئەوە نین مەرج بۆ کاراکردنەوەی پەرلەمان دابنرێت. بە هیچ جۆرە ناچینە ژێرباری هیچ مەرجە بە تایبەتی پەیوەندیدار بێ بەوەی کە حیزبێکی تر مڕەشەح بۆ ئێمە دیاریکە و پێمان بڵێ ئەم سەرۆشی پەرلەمانە بگۆڕن میکەن بە کەسێکی تر. ئەمە لە ڕاستیە بە هەموو جۆری ئێمە ڕەتی دەکەینەوە بە هیچ جۆری ناچینە ژێرباریشتیوە. ئەمە پەیوەندی بە مبادیئی دروستبوونی ئێمەوە هەیە، ناکرێ هێزێکی تر مڕەشەح بۆ ئێمە دیاری بکات. سەرۆکی فراکسیۆنی بەرەی تورکمانی لە پەرلەمانی کوردستان دەڵێت کاراکردنەوەی پەرلەمان بە مەرج ڕەوشەکە خراپتر دەکات. ڕای وایە پەرلەمان کە گەورەترین ناوەندی دەسەڵاتی یاسادانانە و شەرعیەتی یاسایی هەیە پێویستی با مەرج نییە بۆ کاراکردنەوەی. ئێمە لەگەڵوەداین کە پەرلەمان ئاسایی بکرێتەوە کارە بکرێتەوە بەڵام بە مەرج نابێت چکە لەبەرەوەی پەرلەمان گرفتی نییە لە ڕەوشە سیاسەکەی هەرێمی کوردستان. پەرلەمان گەورەترین دەستگای یاسادانان و تەشریعی کە لە لای خەڵکەوە هەڵبژێدراوە، یەک دووش سەرۆکایەتی پەرلەمانیش لەناو پەرلەمان بە ڕێگای پەرلەمانتاراندا هەڵبژێدراوە. لەبەرەوەی کە باسی ئەکرێت و کارەکردنی پەرلەمان وایە کارەکردنی پەرلەمان بە مەرج و شەرت دانان ئەمە کاریگەری خراپ دروست دەکات لەسەر ڕەوشەکە. لەگەڵ ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمانی کوردستان و دوورخستنەوەی لە ئەرکەکەی پەرلەمان پەچی کەوت تا ئێستاش نەیتوانی وای هیچ کۆبوونەوەیەک ئەنجام بدات. کاری بەشێکی زۆری لیژنەکانی پەرلەمانیش ڕاوەستا و وەکو پێویست ناتوانن بە دوواداچوون و چاودێری حکوومەت بکەن بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.